بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەران یازی زوو خۆشەویست منی برایم زیادم جارێکی دیکەش لە بەرنامەی مەش پێیان بە خزمەتان شادمەوە ئایزان خوای گەورە پێمان دەفەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام زیادەڕەوی مەکەن ئێستا ئێمە وردە وردە لە جژنی قوربان نزیک دەبینەوە لە هاوڵاتیان دەپرسم چەندێک گرینگە ئاگاداری پارەکانمان بین و پارەکانمان بە فیڕۆ نەدەین ئەم کات و ئەم هەلو مەرجە ئێستا ئێمە تێداین هی ئەوەیە کە پارەی زۆری تێدا سرفکەین و لە هاوڵاتیان دەپرسم مەرجە ئێمە لە هەموو جژنێکدا جلوبەرجی نوێ بکڕین مەرجە لە ئێمە لە جژندا دیزایانی ناو ماڵمان بگۆڕین ئێوە لەگەڵمان نابن سەرنج و بۆچوونی هاوڵاتیان وەردەگرم خەڵکێکەیە لە جژندا ئەگەر پێویستی بە چیلۆیەک چکلێت بێت دەچێت 4 چیلۆ دەکڕێت ئەگەر پێویستی بە 2 چیلۆ سەرز بێ دەچێت 6 چیلۆ دەکڕی ئەگەر و لە میوە و لە بابەتەکانی دیکەش بە هەمان شێوە دەبینین دوو ئەلاگەی گەورەی پڕ میوە کردووە لە کاتێکدا پەیوەندی کۆمەڵایەتیشی لاوازە من ئەمڕۆ لەسەر ئیسراف بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێنم بابزانم قسەی وان چییە لەگەڵمان نابن ئێستا نزیک دەبینەوە لە جژن تا چەند گرینگە ئیسراف نەکەین زیادە ڕۆی نەکەین لە شتکڕیندا خەڵکێک هەیە بۆ جژن ڕەنگە پێویستی بە 1 چیلۆ سەرزاد بێ کەچی 300 چیلۆی دەکڕی ڕەنگە نی چیلۆ چکلێتی بێ چیلۆیەک چکلێتی بێ دەچێ 3 چیلۆ چکلێت دەکڕێ تا چەند گرینگە لەم جژنەدا کە نزیک دەبینەوە ئیسراف نەکەین پێشەکی بەخێراتن خۆی خوارج لەگەر ئیسراف نییە لەگەر زیادە ئیسرافی نییە زیادە ئیسرافی لە هەموو جەیەکی غەرەتە دەکات مەغروری ئەتوو بچی 300 چیلۆ برنجی لێنە لە 2 نەفەری نابی یان بچی 300 چیلۆ سەرەزات و چتووا دەکریان کولیچە لە قەدەرە خۆت لە قەدەرە خۆت ئەنی هەر ئینسانێک لە قەدەرە خۆی لە قەدەر بەڕەکەی خۆی پێڕاکشی باش پێدوایە زروفەکەی ئێستا دەگونجێتن ئەمە بەو شێوازە مامەڵە بکەین ناوەڵڵا لەبەر ئەوەی ئیش نییە کار نییە بڕۆ ئەو گەنجەی تەمەشاکە لەو بازاڕۆی تووتەی بڕۆ بزانە 4,000 لەبار چییە؟ عالم بێ ئیشە نییە باشە مەرجە کە جەژن دێتن لە جەژن نزیک دەبینەوە هەموو جێژنێک زلی نوێ بکڕین؟ ناوەڵڵا ناوەڵ ئەگەر پێویستی نەبینە ئەگەر لۆ غەدرە ئەتو هەموو جێژنا هەر بکڕی نابێەوە ئێستا کە لە جەژن نزیک دەبینەوە کاتی جەژنا چەندێک گرینگە ئێمە موسڵمان ئیسراف نەکەین والله چەندی بسعادی خۆ بکارکەمە ئەرێ والله مەرجە هەموو جێژنێک ئێمە جلوبەرجی نوێ بکڕین؟ ناوەڵ مەرز نییە ناوەڵ سێ جێژنا پیاوەیە ناکردن یەک جژنی دەکردن لۆی دەکردن معتاز دەستی کەس نەبی چەندی ئاگار لە خۆ بەرکەمە بە تایبەتی لەم باردۆخی ئێستا هی ئەوەی ئێمە زۆر پارە سرف بکەین؟ ناوەڵڵای اقتصادی زۆر بکەین هەر باشترە چەندی اقتصادی بکەین لەماری خۆمان لەمارە منداڵی خۆمان قازن ما پتە برەوەی نیبرێ چاو ڕۆژدی معتاز بمرێت چاوەکەم دازام دێ بەقەرت واتە مەبەست ئەوەیە ئێمە دەست بە پارەوە بگرین نەک محتازی دەستی خەڵکی بین ڕەحمە لە داکوبا دەست نامەردان بیت چیە ئەو کەسانەی زۆر ئیسراف دەکەن ئەوانەی دەورومەندە پارێ زۆر گیرینێ پارێ سەرەکەوەیە ئەرێ زۆر بۆ خەڵکی بە تایبەتی لەم کات و ساتەی ئێستا کە لە جەژن نزیک دەبینەوە زۆر ئاگای لە خۆبی پارێ زۆر سەرف نەکە ئاگای لە مارە منداڵە خۆی ببی پارە سەرفکردن دوان ناتۆ بە گریان پادەوی بە پێکەین دەڕوە بە گریان پێیادەوی بە گریان پادە بە پێکەین دەڕوە لە جەژن نزیک دەبینەوە پێویستە هەموو جێژنێک جلوبەرجی نوێ بکڕین؟ بەڵێ پێویستە ئەگەر هەبی پێویستە بەس ئەگەر نەبی مەجبوری ناچاری نەیکڕین ئارێ وڵات ناچاری نەیکڕین زۆر باشە لەم باردۆخی ئێستادا چەندێک بە پێویست دەزانی خەڵک دەست بە پارەوە بگرێت ئاگاداری بێ زۆر سەرفی نەکات وەڵی هەتا بتوانانی دەست بە پارەوە بگریت چکە لەبەر ئەوەی وەسعەکە زۆر خراپە ینی کەلچەوەی نییە پارەی بە زیادە مەسرەفی بکەی شتی پرۆپوت بخری و ئەو شتەی زۆر پێویست نەبوو ئەو پارەی هەڵبگری پاشکەوت پێی باشتە لەوەی کە سەرفی بکەیت باشە چی تێ بۆ کەسانەی کە لە جەژندا ئەگەر پێویستیان بە 1 چیلۆ چکولێت بێ 1 چیلۆ سەرز بێ کەسی دەچن دوان و سێیان و بگرێت 4 چیلۆ سەرز دەکڕن 4 چیلۆ
چکلێت دەکڕن هەموو خێسار نابێت ئەوانە زۆر غەڵەتن بە تایبەتی ئێستا لەو زروفەیدا چکلێت هەر باوی نیە ینی پێویست ناکات چکلێتی هەر بکڕن هەمووی نەخۆشیە خەڵک وا دەکات ڕێژەی شەکرکەم بیتەوە ئەو شکل زیادە ینی چکلێت بە ڕێی من ینی چکلێت زەروری نییە ئەگە بشکری ینی بە کەمیەکی بکڕی ئیسراف چێ ئیسراف کابرا هەندێک شتێ ئیسرافنی ئەمە ناومان لێنا ئیسراف مەسەلەن کابرا نەخۆشە مەجبوریان دەبی ئیسراف بکاتن لە بۆ نمونەوە چا ڕۆژکە لە خوای بە زیادبی جێژ نەدێتن کابرا میوانی دێ ئیسراف چێ ئەنە بچی لە دیاردانشی شتێک نەبی بخواتن ئەوانە پێی نارن ئیسراف ئیسراف ئەوەیە لە داهات لە خاڵە سنووریەکان ئەوانە بگەڕێن لە بچینی فەقیر ئەوانە لە بووم بکەن باشە هاوڵاتیەک لە جەژندا پێویست دەکات 5 کیلۆ سەرز بکرێت نا نەخێر بە جێرەی پێویستە عیلە فەرقیە مەسەلەن لە بۆ نمونە کابراایەک تازە زەواجی کردیە بریت بابستەوە مارە بابێ مەصرف هەر نەکاتن بەس کابراایەک عیلێکی گەورەیە نەک پێن مەفروزە 10 کیلۆش بکڕی لە بۆ ئەم ڕۆژێ میوانی نایە ئێستا میوانداری یەکزار کەم بووە چاوی منی بەڕێز چاوەکەم چەند گرینگە لەم باردۆخی ئێسادا خەڵک ئاگاداری سەرفکردنی پارەکەی بێت زۆر ئیسراف نەکاتن واللهی جاکەسی مامی لە هەموو کاتێک خی گەورە زانی برێن بەچت پەیدا و لە چ سرف دەکەی خەساربوونی زۆر گوناحە و زۆر تاوانە یعنی کابرا دەست بەخۆی بگری باشترە پاشەکەوتی هەبی باشترە ینی تۆ پێت باشە ئەو پارەی کە بەدەستی دێنی هەمووی سرف نەکات نه لە سێ بەشان بەشەکی سرف کات دوو بەشی هەگری باشترە پاشەکەوتی کا لە بۆ خۆی باشترە و لەوە پێویستی مار و منداری و لە بۆ ڕۆژانەی پاشە ڕۆتەوی پاشە ڕۆژتەبی زۆر باش هەروەکو دەڵێن ماڵی سپی لە بۆ ڕۆژی ڕۆژ نه دەرێ ماری ڕەش لە بۆ ڕۆژی سپی فەرقی هەیە باشە ئێستا کە کات و ساتی جەژنە بەڵێ لە جەژن نزیک دەبینەوە بەڵێ جێژن بەڵێ مەرجە هەموو جەژنێک ئێمە جلی نوێ بکڕین نا مەرزنی هەموو ڕۆژێ جێژنی هەموو جێژنەک مەرج نوێ بکڕی ئەگەر جلە زۆر هەبوو لە پێی توانای خۆت جمعان جلی خاوێن لە بەرکە جێژنانیش جلی خاوێن و جوانتر لە بەرکەی لە زێدان ڕۆژانی تر کە دوو دەچێت ئیشی خۆت دەکەی یعنی قابل لە بازی کەچی مناسبت دەبەردابی نەک خەرکت پێت باشنی هەموو جێژنێک جلی نوێ بکڕین نه هەموو جێژنێک جلی نوێ ناکڕم هەموو جێژنێک ئەدی پێت باشە هەموو جێژنێک ناماڵ بگۆڕین نه نامار گۆڕیش گوناحە لە لای تو ئیسراف چییە وەکو چی ینی ئیسراف ئیسرافکردن ئیسرافکردن زێدە سەرفکردن بەڵێ زیادە ڕۆیکردن لە خەرجکردنی پارە بە تایبەتی ئێستا کە نزیک دەبینەوە لە جەژنی قوربان پێویستە هاوڵاتیان ئاگاداری پارەکانی خۆیان بن زۆر پێشنیارەکەتان زۆر جوانە هاوڵاتیان منیش لێرە داوان لێ دەکەم دەست بە پارەوە بگرن زێدە ئیسرافی نەکەن بە شتێک بدەن کە شتەکە لە ماڵی جێی بگرین بە هاوەنتە سەرف نەکەن بە هاوەنتە نایەتەوە دەستیان با شتێک بکردن کە جێگای بگرن عایلەکان پێ دڵخۆش بی نەک شتێک بکرد لە بازاری بخوا و تەواو با شتێکە لە بازاری دەخۆ بابات و لە مالەکە عایلەکەی خۆی بخوا من مەبەستمە بزانم مەرجە لە هەموو جێژنێکدا ئێمە جلوبەرجی نوێ بکڕین نامەرج نییە هیچ مەرجێک وانە نەسونەتە ناوازی بە هیچ مەرجیش نییە طبیعیە گە جلەکانی جێژنەکەی تریش وتێکی لێ دەوی لە بەریش ئاسایی ئەی دەڵێن ئای بە خەڵک پێمان دەڵێ و جلی جێژنەکەی عرف و عادەتە دروست بووە هیچ عیب نییە عیب نییە ناشتێکی ئاساییە نا باشە ئێستا بۆ جەژن با بزانم توی هاوڵاتی بۆ ماڵەوە چەند کیلۆ سەرزت پێویستە من تا ئێستا دەم کردووە بەڵام کە دەشکرم 3 کیلۆ سەرز دەکرم 2 کیلۆگرە بە ڕۆژەش دەکرم کۆتایی باشە ئەتوو کە پێویست بە 3 کیلۆیە دەکرێت بە 5 کیلۆ 6 کیلۆ بکرێت نا بۆ بکڕ نا زیادە ئیسرافیە پێویست ناکە بایەوەندە بکڕ کە ئیمکان بای مەسارف و میوانەکانت دەرچی بەست باشە کە لە جەژن نزیک دەبینەوە ناچی دیکۆراتی ناماڵ و گۆڕی پێویست ناکە دیکۆرات عیبیتی ئەوە زیادە ئیسرافی پێ دەرێن هیچ ماڵێ نایگۆڕی ئەوانەی کە دیکۆرات دەگۆڕن باش گیان لێبی بە حرام دەکەوتە دەستیان بە هەوەنتە دەکەوتە دەستیان پارە دیکۆراتەکە دەگۆڕن باوانەی بە عربانە ئیش دەکەن و پێیا بکەن باوام توان دیکۆرات بگۆڕن دەپرسم ئێستا لە جەژن نزیک دەبینەوە چەندێک پێویستە ئاگاداری پارەکانمان بین بەهادەری نەدەین دەکە پارە مالێک نەما کە فەقیری پارە نەما برا پارە نییە نا وەڵڵا نەبەخوای ڕۆژات تاوارێ لێرەی باوەڕکەی یەک بەشەری لێرانی باوەڕ ناکەم 15,000 بە پارەی خوا دەینەوە ئەوەتە بە 400 ماکڕیە بە 500 یا دەمەوە استفادەی چییە؟ استفادە چییە؟ ئەمورەی بدە ئەمباریە بدە وایە خێرەکەی دەستدا باشە تووکە ئاوا بە زەحمەت پارە بەدەستدێنی وەکو خۆت دەڵێ ئەی چەندێک پێویست عاگاداری بی حەت چەندی پێوی جەمەت ناکرێش ڕسقەکە و ڕۆ هەموو شتە گرانە بڕۆ کیلۆ برنجەش بگەڕ بە چاگاداری بە 2000
فەردە برنجەکری بە 56 هزاری مەبەستمەوەی خەڵکێکەیە کە پارەی بە زەحمەت بەدەستدێنی لەگەڵ ئەوەشدا بە ئاسانی لە بازار سەرفی دەکەن هایتی ها هایتی بەلاش نییە بەدا دیگە نەیبی لۆ من نیتم تەنەکە ڕوونەکە ئەڵان خەمێت تەنەکە ڕوونەکمە تاکڕەوە ئێستا خەمی تەنەکە ڕوونەکتە هەرێ بەخوای هێ بە 70 هزاری بەم نەکڕێ ڕۆژێ لێران 50 کتەبی چیلۆی وایە نیتە برا استفادەی نییە برای گەورم باشە چیتێ بۆ کەسانەی کە دەڵێن دەبێت لە هەموو جێژنێکدا زیلی نوێ بکڕین وڵاجا کەساو کەسانە ئەوی هەی بێدەوی بکڕی نەش ئاهانگە نەمبی لۆچ بکڕم ساتو نایکرد ناوەڵە نا بەخوای نایکڕم وڵای لۆمداریشم نەکڕیە نەک لۆچ ئەگەر نەبی لەبەر نەبوونی جلی جێژن ناکڕی نە بەخوای گەل لەبەر نەبوونی ئەگەر لەبەر نەبوونی نەبێستا بم بە پێداوی کراشم لە پێدا بە بەدەگە نەتبی چاکەی چارەیە تەماشنی بکرد ناوەڵە تەما ئەو خوای من بەس خۆ دەنا بە تەما هیچی دی نەما تەما عەبدی نەبی بەس خۆ ئەی دەمی فشەیە وایە تا چەند گرنگ ئێستا ئێمە لە جەژن نزیک دەبینەوە ئاگاداری پارە سەرفکردن بین زۆر پارە سرف نەکەین وڵی دەبێ ئیداری خۆت بدەیت چکە لە بەرەوێستا لەو نەبوونیەی نەمەعاشەکە نییە و مەعاشەکەش دەدەن هەر بە ڕەزالەت عالەمەکە ژەمی بێ پارێ بێیشە هەموو هەر تا سەری دەبێ پارەکەی بە بەردەوام سرف نەکەین ئێستا با بزانم چۆن خۆت بۆ جەژن ئامادە کردووە وڵا جۆژنمان نییەمە جەژنمان نییەخە جەژنەکەمان نەخۆشیە خۆشیەکەمان نییە خۆشید نییە نەخێ چکە کابراایەک دوو دیناری لە بەرچی نەبی لۆ مارومەنداری تێدەگەی ئەوە ژیان نییە ژیان نییە نەخێ چکە ئەمن کابرای خەرچی کوردم منداری ئەو لێرێمە شاگردی ڕۆژ زەلامەیمە شاگردی ئەو زەلامەیمە ئەوە خەرچی ڕۆژ ئاوایە خەرچی قامشترۆنە کائیش تو شاگردی ئەو برای خەڵکی هەولێریشی بەێ کوردیشم ئارێوەڵە منداری هەولێرێشم باشە با بزانم بۆ دڵت پڕ بوو خەوچی دینارەکە جیرفانەکە دینارەکە پێنەبی لە بلۆ مارومەندارت ئەدێگە و کرێچی بیە دێەوەیە حکوومەت مەعاشەکەت دەداتێ بەس لە وڵایە سێقات لێت وەردەگرتەوە پارێک کارەبایە مۆلیدەیە ئی ئاوەیە باشە ئێستا لە جژن نزیک دەبینەوە ماڵ و منداڵ ناڵێن جلو پێویستمامە جلو بەرگا جلو بەرگمان دەوێت با مار و مندار وەبرێ بەس بچی دینارێک لە بەرچی ناوی بە هەر وەبرێ مەبەستمەوێت بزانم چۆن قەنەعاتیان پێدەین چۆن ڕازیان دەکەین دەبی ڕازیان کەی برێت نییە پارە نییە لۆت دەکڕم دەرەی لۆ دەکڕم نیشە نییە کە بۆ گەیشت نام ڕۆژە واللهی حکومەت دەزانێ حکومەتەکە بە خۆی دەزانێ باشە ئێمە خەڵکی دەوڕەمەندمان زۆرە خەڵکی خوا پێدامان زۆرە نییە نادە بڕۆ پێ برێ لێم قەومایە فشت پێ دەکرد یان هەزاری نارە دەداتێ یان 250 دەداتێ و چی دەرۆزەکەری ئەو بارودۆخی ئێستا هی ئەوەیە ئەمە پارەی زۆر سەرفکەین ناوەڵا بارودۆخە ئێستا گەلە خراپە لۆمە بنزین گرانە هەموو مات غەزایی گرانە هەموو شتە گرانە خانی گرانە کرێ خانی گرانە ینی پێدا بڕۆ معاش نییە ئەو خەڵکە هەموو لە مارێکەتە دانە مەزرایە ئەو هەموو تەلە بە لە کولەی خوێنی تەواو کردیا سەتیشی تەواو کردی هەردانە مەزرایە ئەدی کۆ بارودۆخەلەوەی خراپتر کەواتە پێویستە ئاگاداری پارەکانمان بێ ئاگاداری پارەکانمان بێ زۆر باشە زۆر تێ بۆ کەسانەی کە لە جژندا ئەگەر پێویستی بە 1 کیلۆ چەرز بێ دەچێت دوان دەکڕێ ئەگەر پێویستی بە 1 کیلۆ چکلێت بێ دەچێت سیان دەکڕێت ئەوە کابرا بەزڕی من زۆر زغەرەتە لەوەی شتێک نەیبی بکڕی نان خۆی خلاص بکە لە هەموو شتەچی باشە دەبێت لە هەموو جێژنێکدا ئێمە دیکۆراتی ناوماڵ دیزای ناوماڵ بگۆڕین ناوەڵا ئەوە ڕێنی من دەگە و ڕێدانە ئەگەر هەت بێ حەلاکولن بەس ئەو پارەی بکێ خێر بکێ قوربانیەک بکەیە بدێ فەقیرەك باشترە لەوەی نەکاتۆ بچین دیکۆڕی ماری لۆسە گۆڕی عیبینیە جوان ئێستا من لە جینانی ماری خۆمان کابرا دەبێنم خانی لە بنەبرتێک دەدا و
هیچ عیبیشی نییە چییە پارەی بەدەستۆ نانە ئیشێتە ئەرێوەڵ کەواتە ئەو پارەی لە جیاتەوەی بکەینە ئیسراف با کۆی کەینەوە و بکەینە یارمەتیەک بدەنە خەڵکێکی هێژار ئەرێوەڵ ئەو باشترە حەسەتان سەد باشترە یارمەتی فەرقی هەژار بدەین یارمەتی خۆشمان بدەین ئەوە یارمەتی خۆیە ئێستا تو ئەگەر هەر خێرێک بکەی هەر یارمەتی هەر کەسێک بدەی یارمەتی خۆتە لەبەرەوەی لە لای خوای ئەتو زەرن من نابی ئەو پارە بزر نابی لە لای خوای بەرام ئەگە کردە زلک و بەرگ و کردە ئیسراف و کردە عینی زیادە ڕۆت کرد ئەوە بەلاش دەچیت لە دنیا و لە قیامەت باشە مامە دەمێ بزانم لە نێوان پیاوان و ئەفرەتان کام چین زۆرتر پارە سرف دەکەن ئیسراف دەکەن بە قورعان ژن زیاتر سەرف دەکەن ژن چونکە بە پارە وماندی نابن زیاتر زیادە ڕۆی دەکەن پیا و وەکو ژنانینە ئێستا من بەخۆ دەبینم پیا و هەتا چیلۆترەیەکمان لێ دەکڕی زۆر بە زەحمەتە ژن هەردێکسە دەرێ بچێشە مامەڵەش ناکە بەخوای کەم ئەکەن بەس کەم معاملە دەکەن ئەگە بشکەن معاملەکەی دەکەن بەس ێستا زۆری ئەو باشترن لە پیاوەکان لەوە شکرینێ یعنی دنیام بە پارەوە نییە ڕاستی یانە تو ئاز دەکەی مشتەرەکان زیاتر ئافرەت بی بە قورعان ئەمن عەزەکەم ینی مشتری من هەمونەوە هەبێ بەرام زیادە ڕۆمان ناوێ ڕاستی سلامەتی والله بەتەمای خوای وەزعتان خۆ وەزع والله وا دەڕۆن لەگەڵ گەرمایە باشن عیبینە لە خوای بە زیاد بێ با بزانم ئێستا لە جەژن نزیک دەبینەوە چەندێک پێویستە ئاگاداری سرفکردنی پارەکانمان بین یانی زیادە ڕەوی نەکەین والله ملەتەکە بە خۆت برێنەرێ ئەرز مەسرفی زیاد دەکاتن بە خۆت دەزانی ماشەڵڵا هەمووی پێکەوت شتی دەکڕی هەمووی پێکەوە دەکڕی هەمووی پێکەوە دەکڕی لەبەر چ والله ئەو جەوە عادەتی کوردەواری هەرەوایە بە خۆت شارەزای لەم باشتر دەزانی مەرجە هەموو جێژنەیەک هەموو جەژنێک ئێمە جلوبەرجی نوێ بکڕین نەخێر نەخێر ئەدی مەرجە هەموو جەژنێک ئێمە دیزای ناوماڵ بگۆڕین ناخێرەوە نیە ئایا جاروەیە کابرا فەقیرێ بەس ملەتەکە خراپە ئارێ وڵە باشە ئەو کەسەی کە زۆر پارە سرف دەکا ئیسراف دەکا سەرنجام مایە پوز نابێ بەخوایەوە چینە دەورەمەندەکە سرف زیاتر دەکە با ئاگدار بە چینە فەقیرەکار لە قەدرە وەختی خۆی باوەی خۆی ڕادەچێشی ئەوەندەی هەیتی سرف دەکە چیت هەیە بۆ کەسانەی کە پارەیان زۆرە لە جاتەوە ئیسرافکەن بیدە بە خەڵکی هێژار نایدا نازانە چوە برێ مەڵا دەوی خۆ شرکەمە برێ مەڵا پارێدا بەخوای برا لەشتیوە سەرفەکە نادات تاژاری بۆ نایدات نایدات ئەوڕۆ دین و تاعەتن نەمایە بەس هەوڕە بەس نێمەوێت زەلامەگبی دەنگ و باسەشی هەبی و برێوەڵ ئەو فران کەس ئەوهاکە ئەوهاکە زیاتر نییە تێگەشتی ئەدەگەت چاودە فەقیری بی فەقیرکە بەدزی خێری بکە باشکایی مەکە ئەوە خێریتەوە وایە بەلایزان و خۆشەویستان ئەوەی کە زۆر پێم ناخۆش و دڵتەنگ بووم بۆی ئەم پیاوە بەڕێزە بوو دەڵێت هیچم نییە بۆ جەژن نە بۆ خۆم بیکڕم نە بۆ ماڵ و منداڵم کاسبی نەما برای من کاسبیان نیشت کاسبی وەچەوی پارەت نەبی هەموو عارەبانچیان ئێستا هیچ نییە لە مارم دار نەکەرم هەموو عارەبانچێوەنە تاکە ئەتێدا بەسەندەوە نییە ئەی بۆ جەژن چۆن قەناعەتیان پێدەینی وا گەورەیە کۆڕەوە خەنەعەتەکە خوای دێ نە من نایە ئایدی ئەو خوایە وایە بەس خۆ ئەمە فشەین هەرێ وەڵام بەداخەوەم دوای و نابڕا دەگەڕێمە وڵاتان بەڵایزان و خۆشەویستان من بەردەوامم هاوڵاتیانی شاری هەولێر دەدوێنم لەسەر ئیسرافکردن با تایبەتی ئێستا کە نزیک دەبینەوە لە جەژنی قوربان چەندێک پێویستە ئاگاداری پارەکانمان بین بە پێی توانە بە پێی پێویست ئەو شتانەی کە پێویستن گرنگن بیان کڕین هەر شتێک کە پێویست نەبوو نەیکڕین ئێوە لەگەڵمان بن سەرنجی هاوڵاتیانتان بۆ دەگوازمەوە پێم بڵێ ئێستا لە جەژن نزیک دەبینەوە چیت هەیە بۆ کەسانەی لە هەموو ژێژنێکدا جلوبەرجی نوێ دەکڕن پێویست ناکاتن پێویست ناکە نا پێویست ناکە کابرا جلکەچی نوێ هەبی لۆ دەچی دیسان دەکڕێتن ئێوە نیەدی چێن ئەو کەسانێک کە زۆری سراف دەکەن ئەو کەسانێک کە مسریفن ئەو کەسانێک کە زۆریان هەیە باچیان پێ نییە مسریفن هەر بەخۆیان مسریفن باشە
خەڵکێ دەڵێ عیبە دیزایانی ماڵمان وەکو جێژنی ڕابردوو بێ. هەر قسە نییە با دیزایانی ماڵی 50 ساروەچیەک بچێ یانی چی مشکلەیە دەڵێن عیبە هەموو جێژنێک دیزایانی ماڵمان بۆ شێوازە بێت. ینی گۆڕانکاری لە ژۆرەدا بکەن دەڵێن بۆ نمونە تاخم خەنەفەکەیان پێویستە لە جێژندا بیگۆڕن تاخمێکی نوێ بینن. معنای نییەوە پێویست ناکە چ پێویست دەکەوە پێویست دەکە باقر باشە ئایچ تێ بۆ کەسانەی کەوا لە جەژندا ئەگەر پێویستیان بێک چیلۆ چەرز بێ دوان دەکڕن ئەگەر پێویستیان بە چلۆیەک چکلێت بێ دوان دەکڕن. بۆچی ئەوە دەبینی کابرا میوانی زیاتر دەرێنەوە بێ شەرمەزار بمەوە مشکلە نییە بەزە تو بچی وەچی ئەوەیە تو دەرێ ئەوە هەر پێویست ناکات شیان لە دوای جەژن ئەوانەی کە کڕیوانە بۆ جەژن فڕی دەدەن بۆ فڕی دەدەن خەڵکی فەقیر هەیە خەڵک هەیە لەنا ئەو زبرێت تشتی خڕکاتەوە با بداتەوی لۆ فڕی دەداتن لێرە هەیە خەڵک خەرک هەیە ئەلێرە تشتی خڕکاتەوە باوەڕ بکە ئەلێرە تشتی خڕ دەکاتەوە دەباتەوە یعنی خەرچی ئەوەندە هەژارمان هەیە ئەوەندە فەقیرمان هەیە لۆ فڕێ دەدا لۆ نایداتەوی باشە بۆ خەڵکێکی ئاسایش هەیە یعنی خەڵکێکی ئاسایی خۆمان هەیە چاولێکەری دەکاتن پارەکەی خۆی لە کاتی جەژن لە بەرەبەری جەژن زیاد سرف دەکات چاولێکەری دەکاتن ئەوە هەرکەتە دوو چاولێکەری کەتە دوو چاولێکەری وە دەکاتن باوانەکە ئێستا سەزەلام هەیەوە ناکاتن لەسەم قەبایدانیشەوە زانی بایدێ پێی احتیادە بزانم خانێکی احتیادی هەبیە بەس کرێتی نەوی پێی احتیادە خواردنەکی سادەی هەوی پێی احتیادە چاولێکەریش ناکات زۆر بە ئاسایش دەژی زۆر احتیمال لە مرتعبی بەس ئەگەم مشکلەی لۆ دروست نەکەن ئەگەر مشکلی لۆ دروست نەکەن احتیمالە زۆر مرتعیش بیت سلااو لێوی سلااو لە توش حاڵت باش چاوت ماچەکەم بەڕێز وردە لە جەژن نزیک دەبینەوە چەندێک گرنگ ئاگاداری پارەکانمان بین ئەوەی کە پێویستە بیکڕین زۆر ئیسراف نەکەین والله ئەوە زانسی هەر کەسە لە شەبەر ڕژدی خۆی دەوشێتەوە کابرا پارێ لە بەرچێ ڕوومعاشی وەگەتە دێتە بازار هەمی سەرفەکە دو ئاسمەنیش گلەی لە حکوومەت دەکا ئەوە هەر نابی کابرا ئاگای ئەوەکانی پێویستی پێەیە با بکڕێتن ئەوی پێویستی با نەکڕێتن بەشێکیە لە خەڵک ئەگەر پێویستی بە 1 کیلۆ چوکلێت بی دەچی چاری دەکڕێت ڕاستەکەی هەیە نییە و نەک چاری دەکڕێت تازە دیدیتم کابرا 5 کیلۆ تێکەری کڕێ کاکەت 5 کیلۆ تێکەرە دۆ چییە 5 کیلۆی کڕیا چوکلێت 3 کیلۆ دەکرد کاکە کوڕ عالم ڕۆشیناتی ناخوا بەخوای ئەو ڕۆ خزم کە هاتووە یەک دی دەکات بە جۆرەشەوە باش ئێمە گرنگی زیاتر بە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بدەین باشتر نییە بەرێ وەڵڵا بەرێ وەڵڵا هەرچەندی گرنگ پێ دەهێشتا کەمە باشە ئەو کەسانە چیان کە زۆر ئیسراف دەکەن والله ئەوە زۆری فەقیرەکەیە زۆری فەقیرەکەیە پێ لەز ئەوەی خۆی دەلێ فەقیرەکەی ئارێ بەخوا گلەیش دەکات ئارێ وەڵڵای گلەیش دەکات باشە ماڵ و منداڵیشت لەگەرە بەڵام دەمەوێت بە سەراحەتەن پرسیارێک بکەم شێنە و کەس ینی لە بینی پیاوان و ئافرەتاندا زیاتر کامیان ئیسراف دەکەن والله زیاتر ئافرەتەکان ئەگە ئاگال لە خۆنەی بچێ ئەتاتی سە شێستی پارەت پێ نابین دەبی زۆر ئاگال لە خۆی ئارێ وەڵ هەتام لەگەریان دەڕۆم ئەوانەی ئەوان دەرێن هەزار نایکڕم دەرێ مەر بابڕۆین نەوەڵ چکە من زەخت لە خۆ ناکەم بۆ پێ وایە پێویست نییە نەخێر پێویست نیە بۆ جۆرە ئەوانەی ڕۆژانە پێویستە بیکڕ ئەوانەی پێویست نیە بیکڕ ئەکاکێ دەستە بازار کابرا یەک علاگە باقیدن باقە دەوچێ کاکەت و بەکەلک دی نەوەڵ باشی مامەجان لە جەژن نزیک دەبینەوە چەندێک گرنگ ئاگاداری پارەکانمان بین هەمووی خەرج نەکەین بە فیرۆی نەدەین بەخوای لە قەدەر ئیمکانێتی خۆمان دەی پارەی خەرجکەین نابێ زیادە مەسروفی بکەین قەدەر توانای خۆمان قەدەر توانای خۆمان چەند ماهەبی هەر ئەوەندا ئارێ وەڵڵا خەڵکێکی پێویستی بۆ نمونە ئێستا تۆ چەرز دەکڕی ئەگەر پێویستت بە چیلۆیەک بوو چی پێویست دەکات 4 کیلۆ بکڕی هەن هەر کیلۆیەک بەسە 4 کیلۆ زیادە مەسرفیە لە بەرەوەی خەڵکەش ئێستاکە زۆر بێ زۆری ناگەڕێتن لە بەوەی گەرمایە جێژنەکەش ئەوە هەر بچی بکەین ینی خەڵک زۆر بە زۆر ئێستاکە سلەی ڕام کەم بووە زیاتر گرنگی بە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بدەین باشتر نییە سەردانی کردن زۆر باشە سلەی ڕۆم باشە جێژنە مەرز ئێمە لە هەموو جێژنێکدا جلوبەرجینێ بکڕین هەموو جێژنەک نا ئەگەر پێویست پێ نەبوو پێویست ناکاتن ئەگە جلەکان خاوێن بوو نوێ بوو پێویست ناکە جارشتر بیکڕێەوە باشە چێن و کەسانێک کە زۆر ئیسراف دەکەن زۆر پارە سرف دەکەن والله ئەوانە کە پاریان زۆرە ئەوانە دیارە ینی ئیسرافی زۆر دەکەن پارە ئیسرافت پێ خراپە نانا تو دەبی لە قەدەرەوەی خۆت بزانانی کار و کاسبجەکە چۆنە قەدەر ئیمکانێتی خۆت بیتن باشە زیادە ڕەویکردن خراپە وایە بەڵێ ئارێوە لە بەرچی خراپە لەبەرەوەی دەبی کاکە پارە پیداکردن لەسا زۆر زەحمەت بووە
کە زیادە مەسرفی دەکەی ینی نازانی لە بۆ خەرچی فەقیر یان باش نییە بەڕاستی پێوە ماندی دەوی بۆ پارەی پێویست ناکە زیادە مەسرفی بکەیت کەواتە بارودۆخەکە هی ئەوە نییە ئێمە زۆر ئیسرافی بکەین بەڵێ بەڵێ ئەرێ وەڵڵا خەڵکێکەیە بۆ نموناگە پێویستی بە 1 کیلۆ سەرز بێت چاری دەکڕی والله جێرەیم ئیمکانێتە کە ئیمکانێتە تەبی لە خۆت بەکەیف خۆ دەکە ئیمکانێتە نێبکاو لە چێ بکڕی ئیسراف خراپە ئەرێ خراپە خۆی لە بەوەی لەبەر خراپە لە بە تو حیسای پاشە ڕۆژ بکەیت ئەتوار بە یەکداری هەمووی سەرف بکەی نابی وەیە نا یعنی ئەو کەسێک کە زۆر پارەی سرف دەکات دواتر مایە پوست دەبی ئەوی زۆر سەرف کە دیارە هەیتی لە پاشان هەیتی ئەگەر نەیبی کابرا کو دەتانێ ئەوەندەی سەرف کە خۆی نیەتی قەرز دەکات بۆ ئەوەی چاو لە خەڵکی دیکە بکات زۆر زەرری خۆیتی لە بەوەی کابرکە زەرری کردەوە چا لە عالمێکە هەر کەسە چاولەیەکە چ بکات و زەرر دەکات ئێستا لە جەژنی قوربان نزیک دەبینەوە چەندێک گرینگە بە پێی پێویست شتەکان بکڕین والله حسب أمن بس دو سي ساعتي كافية من يعني برم هموت شتيخو حاضرتكم وتوا شتێک کە پێویست نەبێ نایکڕی نا ئێستا بيوس بدكرم شتي من بيوس مناكر خەڵکێک 1 کیلۆ چکلێتی پێویستە دەسی 4 کیلۆ دەکڕی أو تشتان زان ما من غلطي دبينم غەڵەتە تشتين بيوس بهر من دبر باشە مەرجە هەموو جێژنێک جلی نوێ بکڕی حسب ظروفي كاتي هبا من همو جيشنا أذكرم كاتي نبا همو جيشنا ناكرم زروفەکەی ئێستا هیەوەیە هەموو جێژنێک جلی نوێ بکڕی نا لە جێژنەکاندا ئێمە ناوماڵ بگۆڕین موبایلمان بگۆڕین برەخۆ کوڕی عمەقەدۆی نینە مامزارەوە بگۆڕین نابی ناوەکو دەبی ئەو گوناوڵە گوناعە خوا قبول ناکەوە چیان ئەو کەسانەی کە زۆر ئیسراف دەکەن وەڵی ئەوانەی کە زیان بە پیاوەکانیان ناوشتێ ئەوانەی بە هەوا وەرەگرن ئەوانەی بەلاژ وەرەگرن بەست ئافرەتانە ئارێ وڵە ئافرەت ئێوە دەگا پیاوەکەی کۆنکانی دەکات لە کۆنکانی وەرەگری ڕۆلیەتی وەرەگری ئەوانە هەمومان جێ بگۆڕن پیشیان پێدێ هەمومان جێگە بگۆڕن پیشیان پێدێ بەس پیاوەیە بە عملاتی بە قوربەسەری بە بلۆگەوەی وەڵی پێغەدرە یەک سەخی بکڕی ئەدی ئەوە بە گوناعەوە مەسرفش ینی گوناعە ئەگەر زیادە ئیسراف بکەی ژنەکان خۆش دەی خۆش نابی ئێمە زۆر جار دەبینین لەبەر دەرگای ماڵەکان خۆراکێکی زۆر فرێ دەدرێت ئەمە وا ناکات وڕێی خوش بەسەری دابێتە دێوە چێدا دێوە چێ بەسەرمان دێ ئەمە زیادە ئیسرافیە پیاوەیە قەنەفەی عیبین یە قەنەفەی دەگۆڕی پیاوەیە ژن هەیە دەچیت لە بنجێ ژنەکەی دەخین دەرێ شەش تاک بازنی و لۆ دەدەستە نییە پیاوەکەی تەنگاو دەکات تووشی مەشاکلیان دەکات ئادی ئیسرافی ئەوە ئیسرافیەوە هەمووی زیادە ئیسرافیە ئەدی کو ئەدی هەتوو برنجی بینی برنجەکەی ئەوەندەی خورای دیش فرەدەی لەو گۆڕە دەوە زیادە ئیسرافی نییە خوش لەگەوەی نییە خوا لەگەوەی نییە باشە چیت هەیە بۆ ئەوانەی لە جەژندا لە هەموو جێژنێکدا ناوماڵ دەگۆڕن دیکۆراتی ناوماڵ دەگۆڕن ئەمەیان چەند پێویستە والله ئەوە ضروری نییە یعنی ئەوە زیادە مەصرفیە دەیکەن بە جێری ئەوە یعنی بە جێری توانای خۆیان پێویست ناکە هەموو ساڵ یعنی هەموو یعنی ساڵێ ماڵ نوێ بکەن و ئەوەی بکەن ئەگەر پێویست بوو بە یعنی بیکردن ئەگەر پێویست نەبوو نەیکردن باشە من پرسیارێکم هەیە دەمەوێت بەسەراحەتەن وەڵامم بدەوە بەشێک لە پیاوان دەڵێن زۆربەی ئافرەتان ئیسراف دەکەن نەخێوانە ئافرەت هەیە پشتگیری پیاوی دەکە ئێستا یەک بەخۆم فەرمان برم یعنی هەتا لە توانام دابی پشتگیری پیاوەکەم دەکەم زیادە مەصرفی ناکەم بەڵام ئافرەت هەیە ینی نازانێ ئەو پارەیە کوپەیا دەبی و بە تایبەتی ئەو ئافرەتانی کە لە ماڵەوە نازان ئەو پارەیە کوپەیا دەبی ئەو پیاوە چەند لە درەوە ماندیا بەکەیف خۆی سەرفی دەکات جێ ناداتێ هەیە هەمومان جێ مەخسێکی دەکری هەمومان جێ جرگ دەکڕی هەموو جێژنەك مناسبات جەژنی نەوروز یعنی ئەوها ضروری نییە دەچی تاخمی ئاخر مۆدیل دەکری ئەوە ضروری نییە بە ڕێی من ئەوەی هەتە پێویستە ئەوەی بەکاربینەوەتەوە بەشێک دەبێت بەشێک لە پارەکانمان هەڵبگرین لە بۆ ڕۆژی ڕەش بەڵێ ئاڕاستە میوانداری کەم بووە کە کەم بووە ئەم هەموو خواردنەی دەیکڕین بۆ چێ دەکڕین حتمما لە بۆ خۆمان دەکڕین کابرا هەیە ئێستا نمونە 3 کیلۆ دەکری باوەڕ کە 6 میوانی ناچی پاش جژنەی لە خۆی دەخوا دا جژنش نەبی کابرا ئیسرافی خۆی هەر دەکاتن بەشێکیان کە ئەو هەموو خواردنەی دەکڕن بۆ جەژن پاشان نایخۆن و فڕی دەدەن چی تێ بووە ئەمن تێناگەم خواردنی چ دەکڕن ینی بە 3 کیلۆگرە بە ڕۆژە ئیسرافەوە نەخێرەوە ئیسراف نییە ئەوانە پێنارن ئیسراف
باشە کەسێک کە پێویستی بە جلوبەرجی نوێ نەبێ مەرجە هەموو جێژنێک جلوبەرجی نوێ بکرێ بۆ خخوای ئەم فکرم لەکەیت بۆ شێتیش پێویستی بە شمەکی نوێ هەیە شتی وایە پێویستی شمەکی نوێ نەبیتن ئەوە هەر مەعاڵە کابرسارە دوو جێژنەیە قوڕی بەسەری خەبار و دۆخەکەی ئێستا هی ئەوەی ئینسانی سرافی تێدا بکە کورە هەموو دەمێت جێژنە جیاوازە لەگە ڕۆژەکان کە کو جەمعات لەگە ڕۆژەکانی جیاوازە جێژنە زۆر جیاوازترە مەفروزە بە جوانترین شێوە خۆی بڕازێنتەوە ینی کەسێک کە پارەی بە زەحمەت بەدەست بینی ئەوەی پارە بە زەحمەت بەدەست دێنی ناشتوانی بە ئاسان سەرفیکە ناتوانانی دیکۆڕەت بە ئاسان بگۆڕی ئەوەی زۆر پارەی سرف دەکا بە ئاسانی بە ئاسانی بەدەست دەکەی بە هەڵە بەدەست دەکەی پێدوانی ئەو کەسانێک کە زۆر ئیسراف دەکەن مایە پووز دەبن بێگومان وایە باش ئێمە ئومەتێشین خۆمان بە مسلمان دەزانین میلەتێشین باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامۆژگاری کردوون خوای گەورە پێمان دەفەرمێ بخۆنەوە ئیسرافی مەکەن وایە بەڵام ئەی بۆچی ئێمە وا دەکەین بۆچی ئیسراف دەکەین ئێمەش هەمومان وانین بەشێکی زۆرمان ئێمەش هەمومان وانین بەڵام بەشێک لە هەموو چین و چۆشێکدا خراپەیە و باشیش هەیە لەو چینەشدا حتمەن هەندێکی ئیسراف دەکا هەندێک شەیە ئەستا ئوسلوبی خۆی سەرف دەکا ئەمە ناتوانین تعدا بکەین بێ هەموو خەڵک ئیسراف دەکە ناوانیە بەشێک لە خەڵک ئیسراف دەکە ئەو بە متو چانابی بەڵام ئەمە هیوادارین ئەوانەیە کە ئیسرافیش دەکەن لە باتی زێدە ئیسراف بکەن بدەن هاوڵاتی فەقیرتر هەیە زۆر باشە پێشنیارەکە زۆر جوانە کەسێک لە جیاتی وی پارەکەی بە هەدەر بدا بابیداتە عایلەش هێتیم سەتان هێتیممانێ سەتان ماڵە شەهیدمانێ سەتا فەقیرمانێ بابیداتەوی باشترە ئەو ماڵە دڵیان خۆش دەبێت زۆر دڵیان خۆش دەبی و حساب کە هەموو ڕۆژێک بۆوان جەژنە دڵنیام و کەسێک کە دەبەخشێتن ئەوش دڵی پێ عینەن دڵی پێ خۆش دەبێت ئەوەی دەبەخشی بەخشینیشی بۆ دێ ئەوڕۆ خێڵە دەکەی بە بەخشی چێ نارە سعاتێکتر خی گەورە تعویز ناکاتەوە چەند منداڵ دوو هەردوو منداڵ بێ جلوبەرگن بۆ ئەم جێژنە بەخوای ئەو دو سێ ڕۆژێ ئەو زەلامە پارەی دامێ ئیشە ئەگەر نا بێ جلک دەبوون هیچ خواردنێ خۆراکێش نەکڕیوە بۆچە بۆ جێژن نەوەڵە چ بکڕم ئەوەها خەڵک چکولێت دەکرێت چەرز دەکرێت خۆن پێ دەرم مەگە پارە کابرا جیرفان پارەی پێ نەبیتن بە چ بکڕی ئەو جێژنێ خۆشت خەمیسێکن نەکڕیوە هیچم نەکڕی ئەمە سێ سارە چار سار زرچان ناکڕم بۆ چ بکڕم سێ سارە چار ساریش دەبێ ئەمەوە دەرێم زیاتریشە نەکەمتر هیچ جلوبەرگێک نەکڕی نەخێ لەبە بێپارەی ناوەڵە لەبەرەوەی ئەمکە شاگردی ئەو زەلامەیمە لە سبێنەوە لە با ڕۆژە سۆرێمان تا هێوارێ لۆ 15 زادنانی ڕۆژێ بە 15 کرێچیش پێشتر کرێتی بووم باز ئێستا کرێچی نیمە بێ حساب بکە و چ کرێچیمە چۆنیانی خانیەکە ئی خۆت نییە بەداخەوە زۆریش بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەوە حاڵی بەشێ لەو خەڵکێک کە لارێمی کوردستان دەژی ئەم گەنجە دەڵێ دینارێکم نییە بۆ ئەوەی بۆ جەژن ناجلوبەرجی پێ بکڕم نە بۆ خۆم نە بۆ ماڵم منداڵم بەچی خۆم ئامادەکەم بۆ جەژن دڵم بەچی خۆش بێ کە دەبینم حاڵ و گوزەرانی هاوڵاتیانی هەرێم بەم شێوەیە ئیتر دڵمان بەچی خۆش بێت خەڵکێک هەیە هەژاریشە بەڵام لە سەرفکردنی پارەدا بەو شێوازە مامەڵە دەکات چاو لە کەسێکی دیکە دەکات سەرنجام خۆی دەخاتە ژێربارێکەوە خەرزدار دەبی عیبدار دەبی وڵاوجەوە غەڵەتە لە ژیانی خۆی دەفەوتێنەوە غەڵەتە تۆی گەنج هەموو جەژنێک زیلی نوێ دەکڕی نەخێر دوو جێژنە جارێک شمەشی دەکڕم بەڵێ جێژنی ڕەمەزان دەکڕم و جێژنی قوربانش دەبەرکەم تاوە چێنە و کەسانێک کە زۆر ئیسراف دەکەن چینە دەورەمەندەکە و کوڕەمەسوولەکان باش ئەو لە جیاتی ئەو پارەی ئیسراف بکەن کۆی کەن و بیدێنە خەڵک شێژەر باشتر نییە ئەو جەوە دەتوانانی پرسیار لەوام کە لە من مەکە توی هاوڵاتی بزانم سەرنجە چییە سەرنجەوە چیامەوە پێ دەڵێم پرسیار لەوام کەی باشترە لە من لەوام بکەی باشترە بەس زەحمەتە ئەوان بە تو قەنەعەت بکەن مەبەستێ نابەخشن بەخوای چینەشیان دەبەخشن بە چینەشیانەیە خۆ زەمیری خۆیان ئەوە خوای گەورە دەزانێت ئێستا پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بۆ لە چەند زارە چ پێویست دەکا زۆرتر پارە سەرف بکەین تۆ باسیەوەت کرد خەڵکێ ئەوانەی کە پارەی زۆرتر سەرف دەکەن
پەیوەندیان لاواز نییە ئەوان چینەی خۆیان هەیە کە هاتچۆیەک دەکەن و عیبەی لێکتری دەگرن و دەرێ ئەوهانەبی باشە و ئەوهابی باشە. من بەبەستم ئەو قسێ بوو زۆرجار بۆ ئەوەیە لە لای کەسی بەرامبەر وا دەرنەکەوین کە هەژارین کە فەقیرین بۆی پارەکەی زۆر زیاد سەر دەکەین. بەخۆی کاکە دەزانین کووە ئیسرافکردن خوا و پێغەمبەرکە خوای گەورە دیاری کردیە کە پێغەمبەری ناردیە لەومە شەرعی کردیە وەیە ئاها ئێستا لۆ نمونەی بگرە دەرێ دەلینجی شەروارت لەسەر گۆزینگت بێتە خوارێ لۆ ناو ئاگریە معنای چییە؟ معنای ئەوەیە ئەو زیادە ڕەویانە نەبیتن. ئێستا من بەش ژنم دیتێ بێرە داهاتیە کەوەیەکەی لە دوی خشایە ئەمشینە ژنە چکە بینی دەرێ دەبی ئیم دوو قات لە دووم بخشێتن ئەوە چیە هەموو تووشی ئیسراف دەبی تووشی گوناح دەبی ئەجەل لەوەی هاتیە ئەو ئیشە. لەمەوێ بزانم ماما ئیسرافکردن زۆر پارە سەرفکردن لە نێو چینی پیاوان زیاترە یان ئافرەتان؟ واللهی ئەوجا ئەو بە پیا و بە ئافرەتەکەی دەگۆڕێتن هەیە ئافرەتەیە شێوەی گشتی وەک خۆت بینیوتە وڵی بەخۆی دائیمەن ژن زیاتر چاولێکەری دەکەن پیاو لەبەرەوەی زیاتر پێوەماندی دەبی زەحمەتە یەکجار ئەو ئیشەی بکاتن وە دەشکا وەلەو دەشکا بەس چینە ئەوەندە پێوەماندی دەبی زەحمەتە ئەوە بکاتن. ئەی خەڵک هەیە دەڵێت دەبێ هەموو جژنێک دیزایانی ناوماڵ بگۆڕین. والله ئەم لەگەوەی دانیمە بە هیچ زۆرە لەوەڵ ئەوە زیادە مەسرەفێ کاکە زەخت لە خۆی دەکات سبێنێ ئابووری خۆی وێران دەکاتن ئەدی کاکە کابرا ئەگە مارەکەی دەگۆڕی لۆ کاکە گۆلکەش ناکاتە خێر لۆ گۆلکەش ناکاتە خێر هەزار فەقیر هەیە کاکە مندار ڕەش و تەلعان لە پێش دەکەیت چاوەڕێت کابرا بە سێ علاگەی دێتەوە پیلی مندارش دەگرم دەیمەوە بازار قاتی لۆ دەکڕم وەیاوەن ئەو پارەی کە بیکەمە ئیسراف کو يعني مەبەستمەوەی لە جیاتی ئەوی کە پارەکەی بە فیڕۆ بدات بابسی یارمەتی کەسێک با یارمەتی فەقیرەشی بدا باشترە خۆ نارم بێ یارمەتی بەس هەزار فەقیر هەیە کاکە هەزار بێوەژن هەیە هەزار گەنج هەیە بە قورعان لەو بازارە دەسۆرەوە دیناری بەرشیدانیە وەڵڵاهی نازانم بەوجا تو پارە دەبەرچیانە ئەم من ئێستا ناتوان برێمە تو پارە دەبەرچیان بەرچیدە. بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر زیادە ڕەویکردن لە خواردن و خواردنەوەدا. خۆشەویستان هەر کەسێک کە زۆر ئیسراف دەکات زیادە ڕەوی دەکات لە پارە سەرفکردندا سەرنجام پووز دەبێت زەرمەند دەبێت و لە دنیا و لە دوا ڕۆژیشدا ئەو کەسە زەرمەندە چونکە لە قیامەتدا لێپرسینەوەی لەسەرە هەر کەسێک کە پارەکەی سرف دەکات خۆی گەورەی دەپرسێتەوە لە چیدا سرف کرد و چۆنت سرف کرد و مەرز نییە براکەی من ئەگەر بۆ خۆی هەیتی خوا پێیداوە هەموو ژێژنێک جلی جوان دەکرێ منیش راسایی ئەو بکەم و هەموو ژێژنێک جل بکڕم ئەگەر براکەم هەیەی و خوا پێیداوە من ناکرێت چاو لەو بکەم و دیزایانی ماڵەکەم بگۆڕم بەشێک بەداخەوە لە هاوڵاتیانی ئێمە چاو لە بەرامبەرەکەیان دەکەن چاو لە دۆستەکەیان دەکەن یعنی چ پێویست دەکات چ زەروریەتەکە لە هەموو جێژنێکدا دیزایانی ناوماڵ بگۆڕی یاخود بەشێکمان کە جلوبەرگمان هەیە و دووجار لەبەرمان نەکردووە چ پێویست دەکات لە جێژندا بچین دەستێ جلی نوێ بکڕین هەرێکەمان ڕەنگە جووتێک پێڵاوی زۆر باشمان نەبێت چ پێویست دەکات بچین جووتێکی دیکە بکڕین کەواتە ئەم بارودۆخی ئێستا پێویستی بەوەیە ئێمە ئاگاداری پارەکانمان بین و ئاگادار بین چۆن سەرفی دەکەین زیادە ڕەوی نەکەین چکە لە کورداواییدا گوتراوە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەو پارە ئێستا لە بەردەستدا هەیە دەتوانی یارمەتی کەسێکی پێ بدەیت هاوکاری کەسێکی پێ بکەیت ماڵێکی دیکەی پێ ئاوادان بکەوە ئیسراف مەکەن ئاگاداری ماڵی هەژار بن تاتەوەرێکی کە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.